ئەمڕۆ ڕۆژی جیهانی هەنگە سەرکۆ هەر بۆیە ئەمەش ویستمان کە لە ئەم بەشەی بەڕامەکەمان لەسەر گرنگی هەنگ بۆ پرۆسەی ژیان هەموو بوونەوەرێک لەسەر گۆی زەویە گرنگی بوونی ئەم مێرووە چییە هەروەها قساکەین لەسەرەوەی کە مادام باسی هەنگ کراوە کەواتە با قسێکیش بکەین لەسەر هەنگوین و پرۆسەی دروستبوونی هەنگوین و ئەوەی کە هەنگوینێکی بە کواڵەتی بە چییە ئەکرێت پێی بزانیت و لەگەڵیشە زۆرجار باس لە ئەوا کردبوون و هەنگوینی خۆمان بە خۆشحاڵیەوە لە ئێستاە وا کواڵەتیەکەی بەرزەکە ئەکرێت بەرە وڵاتانی دیکە هەناردە بکرێت قساکەین لەسەرەوەی کە بۆ ساختکردنەوەی ئەم هەنگوینە چۆنە توانرێت متمانە دروست بکرێت و بۆی کە ساخ بکرێتەوە بازارێکی باشی بۆ دروست بکرێت لەسەر ئەم تەوەرە نادوێن بە میواندارەتی بەڕێز لوقمان عومەر کە بەڕێزیان کارگێڕی کۆمەڵی هەنگەوانانی کوردستانن کاک لوقمان سڵاوە لێبێت زۆر زۆر بەخێر بێت بەخێر بێت کاک لوقمان بەیانی و باش زۆر بەخێر بێت گرنگی ئەم مێرووە بۆ ژیان ئەمانێت لە زاری جەنابتەوە گوێمان لێبێت تا چەند گرنگە چی بەسەر ژینگەیە هێنێت تا چەند گرنگی هەیە لەوەی کە هەر بۆ نمونە گوڵ و گیا گەشە بکە بە ناوی سەرۆک و ئەندامانی دەستەی کاریگەڕی و پیرۆزبایی ئەمڕۆژە لە هەموو هەنگەوانانی کوردستان و جیهانەکە دیارە هەنگ بوونەوەرە گرنگەکەی سەڕووی زەویە گرنگی هەنگ حەزەکەم باسیەوە بکەم گرنگی هەنگ لە چیایە لە وڵاتی ئێمە زۆر جار کە باسی هەنگەکەین یەکسەر هەنگوینمان بیرەکەوێت بەڵام هەنگ کارێکی زۆر لەوە گرنگتری هەیە لەسەر ئەم هەسارەیە ئێمەی مرۆڤ پێویستمان بە کوشت و کاڵە و ژیانی ئێمە بەندە بە کوشت و کاڵەوە کوشت و کاڵکردنیش تەنها بە مرۆڤ ناکرێ ڕاستە مرۆڤ دێ کوشت و کاڵەکە بەڵام بەشێکی گرنگی مرۆڤ ناتوانێت ئەم کارە بکە ئەم کارە پەیوەندی بە سروشتەوە هەیە پەیوەندی بەو بوونەوەرانە هەیە کە لە سروشتا هەندێن ئەم کوشت و کاڵە تەواوەکەن و بەرهەممان ئێنێ کە ئەویش پیتاندنی گوڵەکانە ئەم پیتاندنی گوڵانە لەلایەن زیندەوەرەکانەوە ئەکرێ لە 175 ڕووەکەکان پێویستیان بە پیتاندنە ئەم پیتاندنەش لەلایەن زیندەوەرەکانەوە کرێ بۆ نمونە لەلایەن هەنگەوە کرێ لەلایەن مێرووەکانی کەوە ئەکرێ لەلایەن باڵندەکانەوە کرێ لەلایەن شەمشەمە کوێرە و هەندێک زیندەوەری کەوە ئەکرێت تەنانەت لە هەندێک دارستانە لە ڕێگەی مەیمونەکانی شەو پیتاندنی گوڵ و درەختەکان ئەکرێت ئەم پیتاندنە ئەگەر ئەم پیتاندنە نەبێ کوشت و کاڵ وەکو پێویست بۆ مرۆڤایەتی نابێت بەرهەم وەکو پێویست بۆ مرۆڤایەتی نابێت ئێمە هەست بەم بەداخەوە زۆر خەڵک هەست بەم گرنگژەی هەنگ ناکا لە ژینگە و سروشتا ئەمە کارە گرنگەکەی هەنگە لە سروشتا کە پێویستە ئێمە ڕێزی لێ بگرین و پێویستە ئێمە پارێزگاری لەم بوونەوەرە گرنگەی سەڕووی زەوی بکەین خۆشبەختانە ئەتوانین بڵێن کوردستانی ئێمە بەشێکە لە نیشتیمانی هەنگ خوای گەورە ئەم بوونەوەرەی لە وڵاتی ئێمە خەڵک کردووە و بە ئێمەی بەخشیوە زۆر باشە کەواتە زانی لە سروشتا زیندەوەرەکان تاوکەری یەکترن یعنی بۆ نمونە ڕووەک ئاژەڵەکان مێرووەکان و هەروەها دوجاریش مرۆڤەکان بەیەکەوە تاوکەری یەکترن بۆی کە توانە ژیان بەڕێ بکەن ئەزانین هەنگ گرنگی تایبەتمەندی خۆی هەیە بەڵام لە لای خۆمان لەوەی کە لە ڕابردووە کۆمەڵێک کەسمانەیە پیانەڵێن هەنگەوان کۆمەڵێک کەسمان هەیە کە ساڵانە هەنگ بەخێوەکەن هەنگ بەخێوکردنیش کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە کە بتوانی چۆن بە شێوازی لە شێوازەکان بەروبوومی لێگریت بەڵام بە شێوازی لە شێوازەکانیش ڕێژەکان بپارێزی تا چەند لە ناوچەکانی خۆمانە گرنگی بەم بابەتانادرێ لەوانەی کە لە بواری هەنگەوانیە کارەکەن خۆشبەختانە ئێمە لە وڵاتی خۆماندا نەبڕاوین لەم بوارەیە لە جیهاندا نەبڕاوین لە ساڵی 2001ەوە ئێمە وەکو کۆمەڵی هەنگەوانانی کوردستان لە یەکی حوتی ساڵی 2001ەوە لەلایەن چەند شارەزایەکی بواری هەنگ و مامۆستای زانکۆ و هەنگەوانەوەنەوە کۆمەڵەیەکمان دامەزراندووە کە لە ئێستادا زیاتر لە 3200 ئەنداممان هەیە و وەزارەتی کوشت و کاڵیش لەو سەردەمەوە بەردەوام لە هەوڵی ئەوەیە بووە کە بەڕاستی ئەم بوارە بە زانستی بکەین چونکە بەخێوکردن و پەروەردەکردنی هەنگ وەکو هەموو بوارەکانی کە پێویستی بەوەیە کە ڕێگەیەکی زانستی بگرینە بەر خۆشبەختانە ئەتوانم بڵێم هەنگەوانانی وڵاتی ئێمە هیچ کەمتر نین لە زانیاریەکانیان هیچ کەمتر نییە لە چاو هەنگەوانانی وڵاتی دنیاوە و هەنگەوانانی وڵاتی ئێمە ساڵانە بەشداری ڤیستیڤاڵ و بۆنە جیهانیەکانەکەن کە بەرهەمەکانیان ئەبەن لە ئەم ڤیستیڤاڵانەیە
نمایشیەکەن و پشکنینی بۆ کرێت کە خۆشبەختانە هەنجوینی کوردستان یەکێکە لە هەنجوینە باشەکانی دنیا. باشە وەکو هەنگوینێکی باش ئەبێ کواڵیتی چۆن بێت؟ ئایا ستانداردێک هەیە بۆ نمونە بڵێن ئەگەر هەنگوینێک ئەم کواڵیتیانی تیا بوو هەنگوێنێکی بە کواڵیتە بۆی کە بێنە سەرەوەی کە خۆمان بۆ نمونە تا چەند ئەو ژینگەی کە هەمانە لەبار بۆ بە هەنگوینێکی بە کواڵیتی دروست بکرێت کە تەنانەت ئێمە بینێرینە دەرەوە؟ من چەند وڵاتێکی دەوروبەر گەڕاوم و هاوڕێکانیشن زۆر وڵاتی دنیا گەڕاون. خۆشبەختانە ئەتوانین بڵین هەنجوینی کوردستان یەکێکە لە هەنجوینە باشەکانی دنیا لەبەر چەند سەبەبێ. هۆکارەکان ئەوەن. یەکێک لە هۆکارە گرنگەکان ئەوەیە کە لە کوردستانە ئێمە خاوەنی گوڵێکی سروشتی زۆری. ئەم گوڵە سروشتیە هەمە جۆرەوە ئەکا کە هەنجوینەکەی ئێمە یەکێک بێ لە هەنجوینە باشەکانی دنیا. هۆکارێکی کە ئەوەیە لە ڕێژەی ڕوتوبە ڕێژەی شێ لە هەنجوینی کوردستانە زۆر کەمەوە تا ئەتوانین بڵین 14 بۆ 15 لە سەیە کە ئەمە ڕێژێکی زۆر باشە لە وڵاتانی دنیا ناتوانن ڕێژەی شێ لە هەنجوینە تقریبان بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپا ڕێژەی شێ لە هەنجوینە لە سایە 22 بۆ 20 نایەتە خوارەوە. هەرچە کەمتر بێت هەتا کەمتر بێ ئەکرێ ئەنی 14 بۆ 15 ئەتوانین بڵین یەکێکە لە هەنجوین. لەگەڵ ئەوەشە خاکی کوردستان یەکێکە لە خاکە بەپیتەکان. تەنانەت کاتێک هەنجوین شیلەی گوڵەکان ئەمژێ کۆمەڵێ معادن هەیە. ینی هەنجوین با ئێمە وەکو سیر نەکەین تەنها هەر شیرینە بەڵکو 10-15 جۆر کانزای تایە. ئەم کانزایانە لەکوێ وەرەگرێت؟ لەو شیلێ وەرەگرێت کاتێک کانگەکان لە گوڵەکان ئەیژن. لەبەرەوە هەنجوینی کوردستان یەکێکە لە هەنجوینە باشەکان و داواکارم لە خەڵک بیر لەوە نەکاتەوە ئەوە هەنجوینانی کە لە بازاڕایە بە چەندین ناوی جیاجی ئافرۆشێت. هەنجوینی کوردستان بەکاربهێنن لەبەرەوەی هەنجوینی کوردستان یەکێکە لە هەنجوینە باشەکان. ئەزانین هەنگوینی کوردستانیش بە پێی ناوچەکانی گۆڕانکاری هەیە لە بەرەمهێنانی هەنگوینە. ئەویش ئەزانین کە زۆر جارە چینە بازار یاخو کەسێک بە تایبەت ئەڵێ من هەنگوینی چای قەندیلم هێناوە ئەم هەنگوینە تایبەتمەندی خۆی هەیە یاخو کۆمەڵێک کەسێ هەنگەوانن لە ناوچەی گەرمیان. ئایا جۆرەکانی هەنگوین لە ناوچەکانی خۆمانە گۆڕانکاری هەیە یاخو جیاوازی هەیە؟ ئەکرێت لە کوردستانی ئێمە خاوەنی پێدەشتێکین و خاوەنی ناوچێکی شاخاوین. ئەکرێ بڵێن باشی هەنجوین لە چیا دەرەکەی؟ باشی هەنجوین تاوەکو ئەو هەنگە لە شوێنێک بێ کەمترین دەستی مرۆڤی بگاتێ هەنجوینەکەی باشترە. تا هەنگەکانمان لە جێگەیەک بن زۆرترین گوڵی سروشتی لێبێ هەنجوینەکەمان باشترە. ینی ئێمە بانەڵین هەر هەنجوینی پێدەشتەکان دەوانەیە لە پێدەشتەکان زۆرترین گوڵی سروشتی هەبێ و ئەو ناوچەیە دوور بێ لە ئاوەدانی ژواتە شوێنێک نەبێت کە هەنگ شیلەی شتیکە کۆبکاتەوە شیلەی دروستکرا و کۆبکاتەوە. لەبەر ئەوە ئەو هەنجوینە باشە کە زۆرترین گوڵی سروشتی کۆ بکرێتەوە و لەو ناوچانەش بێ کەمترین دەستی مرۆڤی بگاتێ واتە کەمترین مرۆڤی بۆ بچێ بۆی کە پاشماوەی شیلە و شیرینی بەجێ بێڵن لەو ناوچان. وەکو ڕەنگەکەی ئایا هیچ کاریگەریەکی هەیە لەوەی کە بەها خۆراکیەکانی گۆڕانکاری بەسەرا بێسە هەنگوینێکی ئاڵتونیمانە هەنگوینی ڕەشیش هەیە ئەمە بیستۆبوون مناڵەن هەنگوینی ڕەش حەکیمە بەڕاستی وایە؟ هەنجوینی ڕەش نییە بەڵام ئەکرێ شانە مێوەکان کاتێک کە چەند ساڵێک ئەمێننەوە لە کۆتەکانە لە سنووقەکانە ئەمێننەوە ئەم شانە میێوانە هەموو جارێک کە هەنگەکە دێ گەراکانی تیادانێت تحقیمیەکە بە پرۆپۆز بە مادەیەکی گرنگ تحقیمیەکە. ئەم تحقیمکردنە وای لێکا ڕەنگی شانەکە لە سپیە و وردە ئەگۆڕێ بۆ ڕەش. ژینا ئەگەر بین هەنجوینەکە بپاڵێوین هەمان هەنجوینە کە لە شانێکی سپیایە. هیچ جیاوازیەک نییە لە بینی ئەوەی بۆ نمونە من لە هەنگێکە دووسێ شانە دەرێنەمێکیان ڕەشەیەکیان ڕەنگێکی سپی هەیە بەڵکو هیچ جیاوازیەک نییە لەو شیلە هەنگەکە هەر هەمان شیلەی کۆگردوێتەوە. بەڵام ئەم شانەیە لەوانەیە 2 ساڵ پێش ئێستا بێ هەنگەکە و بۆ خواردن شانە ڕەشەکە باشترە لەوەی کە بیخۆی نەک شانەیەکی تازە چونکە ئەمە هەندێک پرۆپۆسی پێوەی. زۆر باشە. کاڵقمان بینە سەر ئەوەی کە ئەزانی ژیانی هەنگ تایبەتمەندیەکی خۆی هەیە هەم لەوەی کە لە شاکەیانەوە ژیانێکی زۆر سروشتی خۆیان هەیە. بەڵام ئەوەی کە گرنگە باسێک ئەو بکەین چ کاتێک چ وەرزێک گونجاوە بۆ بەرەمهێنانی هەنگوین بۆ هەنگەوانانشی کە خۆمان هەمانە بە ڕێژەیەکی باش هەنگیان لەبەر دەستایە کە بتوانن ساڵانە بەروبوومێکی باش بخەنە بەردەستمان.
کوردستانی ئێمە جێگەی بەخێوکردنی 1 ملیۆن کوورە هەنگە بێتەوە بەگشتی گونجاو هەموو کوردستان جێگەی بەخێوکردنی 1 ملیۆن کوورە هەنگە بێتەوە. ساڵی ڕابردوو بەرهەمێکی باشیان هەبوو هەنگەوانەکان لە هەنجوین و تەنانەت ئێستا هەنگەوانەکانی ئێمە نەک تەنها خەریکی بەرهەمێنانی هەنجوینن بەڵکو خەریکی بەرهەمێنانی خواردنی شاهانن، خەریکی بەرهەمێنانی بەرەمێون، خەریکی بە ئینتاجکردنی تەنانەت ژەهری هەنگیشن، یعنی تەنها هەنجوین نیە. ئێمە با هەنگ بەرهەمەکانی هەنگ لە هەنجوینا کۆ نەکەینەوە. وەکو وتم ئەگەر سەیری بەیاننامەکەی ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی جیهانی بکەین بە خاڵێکی بچووک باسی هەنجوینەکە، بەڵکو باسی گرنگی هەنگ لەوایەکە باسی کە ئەرچی هەمومانە پارێزگاری لە هەنگ و لە هەنگەوانان بکەین، باسی پیتاندنی گوڵەکانەکە کە مرۆڤایەتی بەندە بە کشتتوکاڵەوە و هەنجیش دەورێکی گرنگی هەیە لە ئەم جیهانەیە لەم ژینگەیە. لەبەرەوە باسی ئێمە بابین باسی پیتاندنی گوڵەکان بکەین. هەنجوینی کوردستان ئەتوانین بڵین لە مانگی پێنجەوە وەرزی کۆکردنەوەی شی لە یاخود وەرزی بەرهەمێنانی هەنجوین دەست پێەکە. ئومێدەوارم ئەم ساڵ یەکێک بێ لە ساڵە باشەکان بۆ بەرهەمهێنانی هەنجوین. ئینشاڵڵا باسی خواردنی شاهانەت کرد، ئەمە ئێستا زۆر ڕیکلامی بۆ ئەکرێت و ئەڵێن زۆر سوودی هەیە. یەکێکەوەی کە سوودەکە بەڕاستی چییە و هەروەها لە کوورێکە چەندێک لەوانەیە خواردنی شاهانە هەبێت؟ دیارە خواردنی شاهانە یەکێکە لە خواردنەکان کە لە جیهانە بە خواردنێکی زۆر گرنگە و گرنگی پێدرێت. تەمان ئەم خواردنی شاهانە حەزەکەم یەکشتان بۆ باسکەم لە ناو کوورێکی ئەنگاگە سەیرێکی کوورێکی هەنگکەین شاژنێکی تایە مەلیکەیەکی تایە. ئەم مەلیکەیە لەو کاتەوەی کە لە دایکە بێ لەو کاتەوەی کە یێتە دەرەوە بەردەوام خواردنی شاهانە ئەخوا. تەمەنی 4 بۆ 5 ساڵە تا 4 بۆ 5 ساڵ ئەم ئەژی. بەڵام هەنجێکی ئیشکەری ئاسایی لە وەرزی ئیشکردنا 40 ڕۆژ تا 2 مانگەژی لەبەرەوەی ئەم خواردنە ناخوا. ینی ئەمە جیاوازیەکەیە لە بینی ئەم خۆراکە ئەم خۆراکە خۆ بەڵام هەنجێکی ئاسایی ئەم خۆراکە ناخوا. سوودی خواردنی شاهانە زۆرە، بەڵام یەکێ لە هەرە سوودە گرنگەکانی من حەزەکەم بۆتان باسکە بۆی کاتمان زۆر لێنەڕوا ئەوەیە کە بۆ پارێزگاری لە پیربوونە لە جیهانە ئەم خۆراکە بۆ پارێزگاری لە پیربوون. لای خۆشمانە بۆە باش بکارلقمان بۆ خۆراکی خۆشمانە بۆە پیر نەبووینە. ئەم خۆراکە بۆ زەحفی جنسیە، ئەم خۆراکە سوود و قازانجی زۆر گەورەی هەیە. ئەم خۆراکە چەند غرامێک دەتوانی لە هەنجەکە کۆ بکەیتەوە لە تەمان ڕێگەیشی تایبەتی خۆی هەیە لە کەلوی مەلیکەکانە کاتێک کە هەنگەکان دێن ئەم خۆراکە لە دەرەوە کۆ ناکرێتەوە، بەڵکو لە ڕێگەی دانانی غودەیەکە و هەنگەکان دای ئەنێن لە چاوەکانە بۆ مەلیکەی دانێن بۆ گەرای مەلیکەی دانێن، بەڵام هەنگەوانەکان دێن ئەم خۆراکە کۆ ئەکەنەوە و تێکەڵ هەنجوین ئەکرێت. مەترسی دروست ناکە بۆ ژیانی شاژن؟ بەڵێ شاژن لە هەموو ژیانیا دێ. ئەم نەخێمە بەسمە کاتێککە ئەم خۆراکیان ئەم خواردنی شاهانەیە لە ڕێگەی هەنگەوانەکانەوە دەرەهێنرێت لە کوورەکان، هیچ مەترسێک بۆ ژیانی شاژن ئەمە ڕێگەیشی تایبەتە. ئەمە ڕێگەیشی تایبەتە. تەمان هەنگەکە مەلیکەکەی لێلا ئەبن، هەنگەکان دەزەکەن بە پەروەردەکردنی مەلیکە کۆمەڵێ گەرای ئێنێ بۆ ئەوەی کە مەلیکە پەروەردە بکە. دیارەکە هەنگەکان دێن ئەم خۆراکە دائەنێن کۆی ئەەکەنەوە. ئەمە ڕێگەیشی تایبەتە بۆ کۆکردن. زۆر باشە ئەم خۆراک. کاک لوقمان زۆر جارێمە ئەچینە نێو بازارەکانەوە بە تایبەتی ئەو دوکانانەی کە هەنگوین ئەفرۆشن، ینی بە چەندین شێواز هەنگوینیان داناوە، لە ناو تەنەکەیان دایانناوە، لە ناو تەختەیان دایانناوە، لە ناو کۆمەڵە سەتی تایبەتە دایانناوە، هەر یەکەشی ئەڵێمەی شوێنێکە. ئێمە وەکو هاوڵاتیان چۆن دڵنیابینەوە لەو هەنگوینەی کە هەنگوینێکی باشە، هەنگوینێکی سروشتیە، هەنگوینێکە کە بە دوور بێ لەوەی کە بە دەستی دەستکردی تیاابێ دروستکرا بێ، یاخود زۆر جارڵێن ئەڵێن کۆمەڵە تاقیکردنەوە کە نازم بیکەرە ئامێرە ساتکەرەوەکانەوە گەندەی بە زەمانوینێکی باشە یاخود بەدەست بەرزیەکەنەوە بزانێت تا چەند ئەمانە ڕێگەیەکن بۆی کە ئێمە بتوانین دڵنیابین، یاخود چ ڕێگەیەکی کە هەیە کە بتوانین ئێمە بیگرینە بەر بووی کە هەنگوینێکی باشمان دەستکەوێت. حەزەکەم لەگەڵ پرسیارەکە تا بابەتێکتان بۆ باسم باسی ئەرچی تاک کە ئێمە لە بەیاننامەکەشا کە باسمان کردو، باسی ئەرشی تاگەکەین کە ئەبێ هەموو هاوڵاتیەک ڕۆڵی هەبێ لە پاراستنی ئەم زیندەوەرە یاخود
وەکوتم هۆکارەکەش بۆ ئەوەی کە ئێمە هەمومان پێویستە ئەم زیندەوەرە بپارێزین ئەوەیە کە پێویستمان بە کوشت و کاڵە و کۆڵەکەی سەرەکی کوشت و کاڵیش هەنگ و ئەم بوونەوەرانن لە سروشتا ئەرچی تاک ئەوەیە ئێمەی هاوڵاتی ئەرکە لەسەر شانی ئێمە پێویستە ئەگەر لە ماڵەوە باخچەیەکمان هەیە لە دەرەوە لە حەوشەکەمان لە هەر جێگایەکەمانە خاڵی یەکەم پێویستە هەوڵ بین چەند گوڵێک بڕوێنین ئەگەر تۆ جێگەی گوڵت هەیە چەند گوڵێک بڕوێنە جێگەی دارت هەیە چەند دارێک بڕوێنە ئەمە هاوکاریکردنە بۆ هەنگەوانان پاڵپشتیکردنیشە بۆ ئەم بوونەوەرە بۆ ئەوی کە هەم بێ تۆ سوود لە درەختەکەت ببینی و ئەمیش هەڵاڵە و شیلەکەی کۆبکاتەوە خاڵی دووهەم ئەوەی کە گرنگە لەسەر ئێمەی تاک ئەوەیە کە هەنجوین لە دەستی هەنگەوانەکە بکڕین هەنجوین کڕین لە دەستی هەنگەوانەکە ئەم گرفتەمان بۆ چارەسەرەکە کە نازانین لە بازاڕەکانە چی بکڕین نازانین لە بازاڕەکانە چی بکڕین و شارەزاییمان نییە هەندێک جار لە دەریش ئەم گرفتەمان بەڵێ لە دەرەوە بۆمانێت ئێمە بەڕاستی ئەوە هەنجوینانی کە لە دەرەوە دێن دوای ئەوەی کە کۆمەڵی پشکنینی بۆ کران هەندێکیان هەر هەنجوین نین بەڵکو و شیلەیەکی دروستکراون بەداخەوە هەنجوین لە هەندێک وڵاتەوە دێر بیابانە هەر گوڵ و داریتیانە تاوەکو هەنجوین بۆ ئێمە بێت لەبەرەوە ئەمە ئەرشی تاک ئەمەیە وەکوتم تۆ دێ گوڵ ئەڕوێنی دار ئەڕوێنی بە پێی توانات لەو جێگەی کە هەتا دوو بۆ ئەوەی هاوکاری هەنگەوان و هەنگ بکەی دێی هەنجوین لە دەستی هەنگەوانە کاکڕی کاتێک کە تۆ هەنجوین لە دەستی هەنگەوانە کاکڕی ئەم گرفتەمان بۆ چارەسەرە بێت خاڵی سێ وەرن لە پێشەنگاکانی کە ساڵانە کۆمەڵی هەنگەوانانی کوردستان ئەیکاتەوە لەم پێشەنگایانە هەنجوین بکڕن کڕینی هەنجوین لەم پێشەنگایانە ئەم گرفتانەمان بۆ چارەسەرەکە ئێمە دڵنیاین لەوەی کە ئەو هەنگەوانانی دێن لەم جێگایانە بەشداریەکەن هەنجوینێکی باش بەرهەمێنن و هەنجوینێکی باشیانەیە ئێمە سەردانمان کردوون ئەندامی کۆمەڵەکەی ئێمەن و هەوڵ بین ئەم گرفتە چارەسەرکەین و هەندێک جار هەنجوینەکان ئەو هەنجوینانە ئەکرێ باش بن بەڵام خەڵک بەڕاستی نازانێت بە شێوەیەک هەڵی بگرێت لە ماڵەوە ینی ئەمەش گرنگە کە پێویستە ئێمەی هاوڵاتی بزانین هەنجوین بە چ شێوەیەک لە ماڵەکانمانە ئەبێ چۆن هەڵبگیرێت هەنجوین بەڕاستی ئەبێت لە شتێکی داپۆشراوە بکڕێ بۆ نمونە کاتی خۆی گۆزەی شوشە و ئەوانە هەبوو پێویستە یاخود گۆزەی قوڕین هەبوو پێویستە لەمانەیە هەڵبگیرێت ئەگەر ئەمە نەبوو پێویستە هەنجوین لە شوشەیە هەڵبگیرێت پێویستە هەنجوین لە شوێنێکی تاریک دابدرێت پێویستە هەنجوین لە پلەی گەرمی 20 بۆ 25 پلە دابدرێت نەک بخرێتە سەلاجەوە هەندێک جار هەنجوینەکە باشە بەڵام هەندێک کەس تەلەفۆنم بۆ کە هەنجوینەکە خرابوو کاکە لەکوێ دادناوە لە سەلائی هەنجوینە بێ لە سەلاجەیە تێکچێ ئەگەر تێک نەچێتکەواتە هەنجوینێکی خراپە چونکە هەنجوین ئەبێ ڕوتوبەت هەڵبمژێ کاتێک کە تۆ لە سەلاجەیەکە ببێت سەر هەنجوینەکەت داناوە ئەم قابلی هەڵبژێنی ڕوتوبەتی هەیە کاتێک کە ڕوتوبەتەکەش بەرز بوو هەنجوینەکە خۆی ئەبێت تێبچێت لەبەرەوە هەڵگرتنی هەنجوینیش گرنگە و خۆشبەختانە بۆ وەڵامی پرسیارەکە ئێستا لە سلێمانی لەلایەن مامۆستایشی زانکۆ تاقیگە هەیە بۆ ئەوەی کە ئەو خەڵکانەی دێن هەنجوین ئەکڕن بە نسبەتێکی زۆر ئەم تاقیگەیە هەنجوینەکانمان بۆ فەحسەکە پشکنینی بۆ ئەکا و دڵنیا ئەکاتەوە لەوەی کە هەنجوینێکی باشە بۆ خۆشبەختانە وەزارەتی کوشت و کاڵ خەریکی ئەوەیە کە تاقیگەیەکی پێشکەوتوو بێنە وڵاتەوە کە هەم پشکنین بۆ هەنجوین بکەن و هەم بۆ دەرد و نەخۆشیەکان پشکنین بۆ هەنجوین بکەن و هەوڵ بین لە داهاتووە پاکێجی هەنجوین بکەین و هەنجوینەکانمان بە شێوەیەکی باش هەناردەی وڵاتان بکەین ئیشەڵڵا کەوا بێ سپاست ئەکەین مەمنون بۆ زانیاریەکانت سپاس بۆ هەوڵەکانیش